موچەی وانەبێژان ماوەیە کە دوا کەوتووە دیارە کێشەیەک هەیە لە شاری سلێمانی لە بانکەکاندا لە بوونی پارەیە. ئێمە لە سەرخەتین لەگەڵ بانکی هەرێم، بانکی بەربڕاتی گشتی بانکی هەرێم شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە سەردانێکمان کردن و تێگەیشتن لە وەزەکانمان، بەڵام بابەتەکە لە سەرکات ماوە گفتیان داوەکە لەم ڕۆژانەی داهاتوودا بڵێن بە شێوازی بڵێن ڕۆژانە ئەو بڕەپارەیمان بۆ خەرجکەم بۆی بیدێن بە مامۆسایانی وانەبێژ کە شایستەی دارایی خۆیانە و حەقی خۆیانە و پێشم وایە خەریکە تەراکۆمەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێم باشە لە ئایندەیەکی زۆر نزیکدا بە تەواوەتی پاکتاو بکرێت، چونکە مانگی دوش وا خەریکە تەواو دەبێت. ئەمانە هەمووی ڕقەمن و بودجەن دەچنەوە سەر بودجەی گشتی، بۆیە هیوادارین هاوکارمان بن ئەو بڕەپارەی کە ئێستا پارەی محازەی مانگەکانی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان بۆمان سەرف بکات بەوەی بتوانین ئامادەکاری بکەین بۆ خەرجکردنی محازەڕەی مانگی دووش.